بابەتی دووەممان ئەم چوار کچە یاریزانە کووردە لەگەڵ چواری دیکەیە توانیان یانەی قووەجێوێ بکەن بە خاوەنی نازناوی تۆپی پێی یانەکانی عێراق بۆ یاریگای گەورە. من اول شوط من اول دقائق اللي تضيع اشجعها بس مو وعيد دائما الغلط تمام؟ خولی تۆپی پێی یاریگای گەورە بۆ کچانی یانەکانی عێراق کۆتایی پێهات لە دواهەمین یاری و ڕکابەریدا کچانی یانەی قووەجەویە و نەوتی باکوور بە یەک گەیشتن. یاریەکە ڕکابەرێکی قورسی بەخۆ بینی و دوای ئاستێکی بەرزی هەردوولا سەرنجام یانەی قووەجەویە بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ یاریەکەی بردەوە. بەو بردنەوەیە کچانی یانەی قووەجەویە کە قاسم جەمیلی ڕاهێنەری کوردی شاری کەرکووک ڕاهێنەراتی دەکرد بوو بە خاوەنی نازناوی عێراق بۆ تۆپی پێی کچان. لەو تیمەدا 8 کچە یاریزانی کورد هەیە و ڕۆڵی سەرەکیان هەبوو لە بەدەستهێنانی نازناوەکەدا کە ئەوانیش فایزە جەلالی گۆڵپارێز کە نازناوی باشترین گۆڵپارێزی خولەکەشی بەدەستهێنا و هەروەها سەلار عەبدولواحید و سەمیرە ڕەوف و سۆز کازم و دێرین مەحموود و دەریادارا و زەینەب و ئیتۆ بوون. ئەمانە لەگەڵ قووەجەویە توانیان نازناوی خولی عێراق بەدەست بێنن لە کاتێکدا کایانی نەوتی باکووریش پلەی دومی بەدەستهێنا ڕاهێنەر و ژمارەیەکی زۆر لە کچە یاریزانەکان لە خولەکانی کوردستانە ئەنجامی بەرچاویان هەبووە. خولی تۆپی پێی عێراق بۆ یاریگای گەورە ژمارەیەکی کەمی یانەتیایە بەشداری کرد کە لە هەموو یانەکانە دەتوانین بڵین کچانی کورد ڕۆڵی سەرەکیان هەبوو لە بەڕێوەچوونی ئەو خولەدا لەسەر ئاستی عێراق. هيدي للقوى الجوية هدف أول هدف أول هيدي عارفة طريقها إلى المرمى قلود هيدي تمر ثالث ممكن ثالث للقوى الجوية